ئەوانەی پێشوە باسی یەکێک لەو بنەمایانەمان کرد کە جۆرێک لە کۆمەلگای لەسەر دووس دەبێ و کۆمەلگایە ناونراوەنەتەوە بەڵام منەزیرانی و ناسیۆنالیزم پێیان وایە ئەو کۆمەلگایە بە ناوی نەتەوەوە دروست دەکرێت ئەوە ناخۆی کۆمەلگایەکی نەتەوەیی نییە، کۆمەلگایەکی پیشەسازی وەو جیاوازیانەشکە لە نێوان جیاوازە کولتوری و زمانیانەی لە نێوان دەوڵەتەکانە هەیە و دنیاوە پارچە پارچە بووە. ئەوە هی سەبەبی ئەوەیە بە شکلێکی چوونیەک کۆمەلگای پیشەسازی کۆمەلگاکان لە کۆمەلگای کوشتوکاڵیەوە بەرەو کۆمەلگای پیشەسازی کە ڕۆشتون بە پەرەسەندێکی چوونیەک نەڕۆشتون. لە هەندێ شوێن کۆمەلگای پیشەسازی دوا کەوتووە لە گەشەکردنی خۆی، لە هەندێ شوێن پێش کەوتووە. ئەم جیاوازیە وای کردووە کە دەوڵەت نەتەوەکان دروست بوون. ئەوەنە ئەگەر بێت و ئەگەر ئەو کۆمەلگایانەی کە هیچتا و تەواو پەرەیان نەسەندووە نەبوون بە کۆمەلگای پیشەسازی، ئەگەر تەواو بگۆڕێن بە کۆمەلگای پیشەسازی ئەو کاتێک زەرورەتی ئەوە دێتە ئاراوە کە هێنێکی جیهانی دروست بێت، ینی کۆمەلگایەکی پیشەسازی جیهانی دروست بێت بۆ سنوورەکان هەڵگیرێن بەو معنایە کە دەوڵەتێکی جیهانی دروست بێت، وەکو ئەوەی کە ئەو بیری لێ دەکاتەوە ئاوای. بەڵام ئەمە تەمان لە ڕوویوە هەمار تقریبان وەکو جۆرێک لە نیو مارکسیزمە، ئەوەی کە وەکو ئەوەی کە قۆناغێکەیە تەمان لای ئەوانیش نەتەوە فکرەی نەتەوە فکرەیەکە لە قۆناغی بورژوازیەتە دروست دەبێت. ئەگەر ئەو قۆناغە تێپەڕێت فکرەی نەتەوە نامێنێت و کۆمەلگایەکی کۆمۆنیستی سەرتاسەری دروست دەبێت. ئەگەر بێت وە وشاریە کە پرۆلیتاریا هەیەی بۆ دروستکردنی دنیاکەی خۆی لە هەموو شوێنەکانە گەشە بکە. ئەمە حتمیەتی مێژووە کە دنیا بەرەو ئەوە دەڕواکە کۆمەلگایەکی ئیشتراکی یەکسان دروست ببێت. تەمانەمانیش پێیان وایە کۆمەلگایەکی پیشەسازی یەکسان دروست دەبێت. ئەمە تەمان من لە ڕوانگەی ئەم بیرکردنەوەی ئەمە کە هەیە ئەم تەسەورانە لە کتێبەکانی گێلنەرا زۆر جەختی لەسەر دەکرێتەوە و لە کتێبەکانی هۆبز باوم جەختی لەسەر دەکرێتەوە. چەند منەزیرێک هەیە هەر پشت بەمە دەبەستن بەم تەسەورە. تەمان تەیاراتی تری فکری ناسیۆنالیزم هەیە کە تەنزیراتیان بۆ ناسیۆنالیزم کردووە. یەکێک لەوانە ئەندەرسنە کابرایەکی ئەمریکیە، ئەو پێی وایە لە ڕێگەی نەک سەقافەی بڵین مەکتەبەکان و ئەوی لە قوتابخانە ڕسمیەکانە هەیە، لە ڕێگەی ئەو ڕۆشنبیریەی کە لە جەریدە و کتێبە ئەدەبیەکان و ڕۆمانەکان و سەقافەی ناڕسمی ئەم چوونیەکردنە دروست دەکات. و ئەو کتێبێکیە بە ناوی کۆمەلگا خەیاڵ کردەکان. ئەم کۆمەلگایانە لای ئەو چۆن دروست بوون؟ تەمان کۆمەلگای خەیاڵ کرد لای ئەو کۆمەلگای نەتەوەیی. مەبەستی لە خەیاڵ کرد یانی چی؟ یانی ئەم کۆمەلگایانە یەک سایکۆلۆژیای هاوبەشیان بۆ دروست دەبێت لە ڕێگەی چەوە؟ لە ڕێگەی ئەو ناوی دەنێ سەرمایەداری چاپ. تەبان ئەو بۆ ئەتیماد لەسەر ئەمە بۆ تەنزیرکردنی ئەم تیۆرەی خۆی ئەتیمان دەخاتە سەر ئەمریکای لاتینی، ئەوەی کە لە ئەمریکای لاتینی دروست بۆ لە ئەرجەنتین و لە وڵاتەکانی تری ئەمریکای لاتینی. ئەویش تەمان کاتی خۆی جۆرێک لە تیجارەت دەبووە لە بینی ئیسپانیا و ئەو مەنتیقانە. ئیتر جۆرێک لە زمان دروست بووە، کریۆلیان پێوتوە و زمانە زیاتر بازرگانەکان دروستیان کردووە. زمانێکی ئاوبەش لە حدودەکانی ئێمەشا هەندێک جارە و زمانە دروست دەبێ بۆ ئاڵ و گۆڕی کاڵە. ئیتر ئەو پێ وایە لە ڕێگەی ڕۆژنامەی ئەو کاتەوە ئەو پێداویستیانەی کە خەڵکەی بووە لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە نووسراوەتەوە، ئەخبارەکان لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە نووسراونەتەوە. ئەو ئەخبارانە ڕۆژنامەکان بڵاو بوونەتەوە و چوونەتە هەموو شوێنێک. ئەو خەڵکەی خوێندوویەتیەوە ئەم حکایەتانەی کە لە ڕۆژنامەکە هەیە چوەتە ناو مێشکی لە ڕێگەی ئەمەوە. ئەو کەسێک کە لەو پەڕی دەوڵەتەکە بووە بۆ ئەم پەڕی دەوڵەتەکە یەک خەیاڵیان هەبوو. ئەو خەیاڵەش چی بۆی دروست کردوون؟ ڕۆژنامەکان بۆی دروست کردوون، ڕۆمانەکان بۆی دروست، ڕۆمانانی کە نووسراون.
وەو کتێبە چاپکراوەکان دووسیان کردووە نەک دێرە ئاعتیماد لەسەر ینی بڵاوبوونەوەی ئەو چوونیەکردنە دەبەستێت بەچیەوە دەبەستێت بە سەقافەی غەیرە ڕەسمیەوە یعنی سەقافەی میدیایی و ئەدەبی و ئەوەی کە لە تێکستە لە ڕێگەی تێکستی ئەدەبی و لە ڕێگەی ڕۆژنامەکان و هەواڵی ڕۆژەوە ئیتر لەوێ و باسیەوە دەکات کە لەو سەردەمای تر ئەو پاڵەوانە کۆنانە نامێنن حکایەتی پاڵەوانە کۆنەکان کە هەموو کەس دەیوتەوە ئیتر ئەو کاتە حکایەتەکان ڕۆژنامەکان دروستی دەکەن وام ئەمە ژوای لێ دێ ئیتر کە ڕۆژنامە هەر لەم جملەیە دەڵێ وەکو نوێژی لێ دەخوێنەوەی ڕۆژنامە بەیانیان هەموو کەسێک چاوەڕێیە ڕۆژنامەکە بێت بیخوێنێتەوە بزانێت چی ڕوویداوە لە ڕێگەی ئەم ڕووداوانەوە و ئەم حکایەتانەوە کە دەکرێت لە ڕێگەی ڕۆمانەکانەوە چیەک دروست دەبێت ئەو بەشیەک دروست دەبێت لە خەیاڵکردن و بیرکردنەوە و تەسەوراتی و کۆمەلگایە ئەلێرەوە چی دروست دەبێت کۆمەلگایەکی چوونیەک دروست دەبێت حتمما ئەو ڕۆژنامە و گۆڤارانش کە دەردەچن بە زمانێک دەردەچن ئەو کاتە دەبێت و خەڵکەش ئەو زمانە بزانێت تاوانە بخوێنێتنەوە ینی لەلایەکی تیشەوە جۆرێک لە چوونیەکردنی زمانیش هەیە لەگەڵ چوونیەکردنی سەقافی تەوانەمە احتمال هەیە بە بۆنێەوە بوو بێ لەو ناوچانە لەوانەیە قوتابخانە درەنگ دامەزا بێ سیستەمی پەروەردە دەنگ کەوت بێتە ئیش لەوانە خەڵکی ئەو ناوچەیە زیاتر احتیمادیان خستوێتە سەر سەقافە ناڕەسمیەکە لەوێوە بڵێن تەغزیە کرابن ئەوەیە ڕۆشنبیرانی خۆمان بڵێن ئەوانەی کە ڕۆشنبیرانی دوای ڕاپەڕین دەیانویست بڵێن بە سیاسیەکان ناسیۆنالیزمی کوردی ئێوە دروستان نەکردووە ئێوەی سیاسی ئێمەی ڕۆشنبیر دروستمان کردووە هەر لە حاجی قادرەوە هەتا دەگاتە ئێمە و ئێمە لە ڕێگەی چیەوە دروستی دەکەین لە ڕێگەی ڕۆمان و ڕۆژنامە و ئەو شتانەوە خەیاڵێکی مشتەرەک بۆ خەڵکەکە دروست دەکەین تاوەکو ئەو نەتەوە دروست بکەین لە ڕێگەی ئەمەوە و بیرکردنەوەیەکی چوونیەک دروستکەین لە ڕێگەی ئەمەوە و ئەوانە بێئاگابوون لەوەی کە ئەم ڕۆژنامەی ئەم شتانەی ئەوان لە حدودێکی دیاریکراوە بۆ نمونە لە بادینان ناخوێنرێتەوە چون بەهۆی زمانەکەەوە لە هەولێریش ناخوێنرێتەوە کەمتر دەخوێنرێتەوە بە بۆنەی ئەوەی ئەوێ سەقافەیەکی تری هەیە جۆرێک لە ئەدەبیاتێکی تری هەیە و ئەم ئەدەبیاتە لە ئەگەر بچیت بیخوێنیتەوە سێریە و مێژوە بکەی مێژووی ئەدەبیاتی کوردی مۆدێرن باشکرا دەبینی کە هەولێر بۆ خۆی قوتابخانەیەکی سەر بەخۆیە جار لە قوتابخانەی ئەوەی کە لە سلێمانیان پەیڕەو دەکرێت لە شاری کوردی دوای ینی سەردەمی مۆدەرنامە بە ئاشکرا دەبین لێ بە تایبەتی لە هەشتاکانی ئەم سەردەما و شێوازی شعرنووسین و ئەدەبیاتی ئەوەی لە هەولێر هەیە تەنانەت ئەوەی لە کوفری هەیە و قوتابخانەی کوفری لەگەڵ ڕوانگە بوونی جیاواز بوون لە تیفەڵمەت و مەجموعەیەکی ترکە لەوێ دەیانووسی جۆرێک لە تێکشکانی زمانی تیا بوو بەڵام ئەوەی منتیقی سلێمانیە و تێکشکانەی تیانە خۆی بە جۆرێک لە بە زمانێکی ڕێکوپێک نیشان دەدا لە هەولێریش بە هەمان شێوە جۆرێک شێوازێک لە ئەدەبیات و شعر هەیە کە تەواو فعلەن جیاوازە لەو ئەدەبیاتەی کە لێرە هەیە لەبەرەوە ئەوان تەمان لەبەوە دانویستەوە شەعیەت وەرگرن لەم شتیان بەم تیۆرە دەبەست بە تایبەتی مەریوانی وریاقانە کە زۆر جەختی لەسەرەوە دەکردەوە ئەو بە پێ و تیۆرەی ئەندرسن کار دەکات و بڕوای پێیەتی و پێ وایە ناسیۆنالیزم ئەوان دروستیان کردووە و مسەقەفەکان دروستیان کردو نەک سیاسیەکان تەمەنەمە هێنانیان تیۆرە و خوێندنەوەی حاڵەتی کورد لە ڕاستیا ئەس دەکەم ئەو شەڕ و جەنگ و ململانەیە سیاسیە دروستی کردبوو کە لە بینی ڕۆشنبیران و حزبەکانە هەبوو و ئەمە شتێکی نەبوو ینی شتێک بوو تەنها بۆ ڕەوایەتیدان بەهێز و دەسەڵاتی ڕۆشنبیرەکان لە بەرامبەر دەسەڵاتی سیاسیە کاتێک کە تۆ بە واقعی سێری ئەوە دەکەی ئەم لە ڕێگەی ڕۆژنامە ئەوانەوە ئەم چوونیەکردنە بوو نادایە و ئەم خەیاڵای نابێت ڕاستە ئەمانە محاوەلەیان کرد ئەو ئیشە بکەن و ڕۆژنامەی هاوڵاتیش دەویستە و ڕۆڵە ببینیەوە دواتر و ڕۆژنامانەی کەوان دەلێن دەکرد بەڵام ئەمە باشکرا سەری نەگرتم شتە نەکرا ینی نەتوانرا ئەو خەیاڵە
چوونیەکە دروست بکرێتکە لە هەموو شوێنەکانی تری شەوێت وەکو وتم لە بادینان ئەوە هەر ئەسڵ بە بۆنەی ئەو زمانەی کە هەیەە و سۆرانی ناخێنەوە و ئەمە هەر عەرقەلەیە لە بەردەم ئەو چوونیەکردنە وەالحاڵ ئەمەش جۆرێکی ترە لە چوونیەکردنی کللتوری و بەرمەجەکردنی کۆمەلگا بەڵام ئەم بەرمەجەکردنە بەرمەجەکردنێکی سایکۆلۆژیە یعنی تەقەنینیە وەکو بەرمەجەکردنەکەی تر تەکنیکی نییە ئەوی ترەوەی پەروەردە بەرنامەیەکی دوور و درێژ و مفەسەلە و جۆرێک لە تەمرین و هێنی تایە ڕاهێنانی تایە ئەمە بە شکڵێکی بەرنامە ڕێژ ئەم بینە دەکرێت بەڵام ئەوی تر بە شکڵێکی بەرنامە ڕێژ نیە شتەکان بڵاو دەکرێنەوە و حەز و ئارەزووی خەڵکە ئەم ڕۆژنامە دەکرێت دەخوێنێتەوە یا نایخوێنێتەوە تەوان خەڵکیش کاتی ڕۆژنامە دەخوێنێتەوە و ڕۆمانەکان دەخوێنێتەوە کە خۆی تیا ببینێتەوە و شتێک ببینێتەوە معناتی خۆی تیا ببینێتەوە کۆمەڵە شت ببینێتەوە کە ڕەبتی بەوە هەیە یا کۆمەڵی ئەخبار ببیسێ کە ڕەبتی بە بژێوی و هەلی کار و کۆمەڵە شتی لەم بابەتانەوە هەیە کە لەوێ متابعی ڕۆژنامە دەکات یعنی لەلایەکەوە مەبەستەکە مەبەستی کار و دەستخستنی بژێویە لەلایەکی تیشەوە حەزێکی حەزانی بۆ ئەو بابەتانێکە هەیە ینی هینێکی حڕە کەسەکە بە شکڵێکی ڕسمی کە دێتە ناو مەکتەبەکانەوەی تر پەروەردەیەکی هەین دەکرێت منەظەم و ڕێکوپێک دەکرێت و بەرنامە بۆ دانراو دەکرێت ئەوی تر ئەوانی ئەو ڕاستەخۆ لە فکری خەڵکەکەەوە دێتە دەرێ و لەو ڕووداوانەی کە ڕۆژە ئەو سیناریۆیانە دووست دەکرێت کە لە جەریدەکانەوە بڵاو دەبێتەوە بۆ ئەم چوونیەکردن ئەم تیۆرەی ئەو تیۆرەکەی ئەندەرسنەوانەیە بە شکڵێکی جزئی لەو شوێنەی کە ئەو باسی دەکات یانی ئەمریکای لاتینی احتیمالەیە جۆرێک لە جێبەجێبوونی بەخۆیەوە بینی بێت بەڵام تیۆرەکە بۆ هەموو شوێنێک بڕناکە واز دەکەم من تیۆرەکەی گەلنەر زیاتر واقعیترە بۆ ئەو چوونیەکردن تاوان تیۆری تریشمان هەیە بەس ئەمانە هەر هەموویەوەی کە ڕەبتە بە ناسیۆنالیزمەوە پێویستی بە چوونیەکردنێک لە چوونیەکردنێکی سەقافی هەیە ئێتام چوونیەکردنە تەبان لە بەرەی سۆشیالیستیش هەیە ینی دەوڵەتی سۆشیالیستی ینی چۆن لە دەوڵەتی نەتەوەی هەیە لە دەوڵەتی سۆشیالیستیشە ئەمە هەیە بەڵام چوونیەکردنەکە لە دەوڵەتی سۆشیالیستی لەگەڵ دەوڵەتی نەتەوەی فەرقەکەی لەوایە لە دەوڵەتی سۆشیالیستی پەروەردەکە پەروەردەیەکی حیزبی ئایدۆلۆژیە ئەمە جۆرێکی ترە لە پەروەردە هەر بۆ دروستکردنی دەوڵەتی مۆدێرن بەڵام ناوەکەی ناوی نەتەوە نییە لەوانەیە ئەم ناوە نزیکتر بێ لە ناوی ئەسلی ئەو کۆمەلگا پیشەسازی کە دروست دەکرێت ینی دەوڵەتێکی سۆشیالیستی ناوەکە نزیکتر و گونجاوتر بێت تا دەوڵەتێکی نەتەوەی لەبەرەوە ئەمە لە ئەسڵا مۆزوعەکە ڕەبتی بە فکرەی نەتەوە نیە بەو فکرەیە کە لە خەیاڵی ئێمە هەیە بۆ نەتەوە ئەمە تیۆرەکە کە باوترین تیۆرە ئێستا کاتێ باسی نەتەوە دەکەیت تۆ لەم حەقل ئاکادیمیەکە ئەبێ ئەمە بزانی و دەبێ بزانی باسی چی دەکەیت دەبێ بزانی ئامە نەتەوەیە کە نەتەوە نیە ینی تۆ دەبێ ئەم شتێک کە ناوداوە نەتەوە و نەتەوە نییە بە ناوی نەتەوە قسەی لەبارەوە بکەیت ئەمە کۆمەلگای پیشەسازیە وەکو منەزەرەکان خۆیان ئاماژەی کرد تەمەنەمە بنەمای ئەم جۆرە لە نەتەوەی وەهمی باوا بڵێنەوەی کە ناوداوە نەتەوە بە ناو نەتەوەیە بنەماکە بنەمایەکی مادیە مادی ئامێریە بنەمای دروستکردنە من ناوە بنەمای دروستایی بنەمای دروستایی بە ئەم دروستکردنیش نەم دروستەوە هاتووە ئەم بنەمایە ئیشی دامەزراندنی شەری بیرکردنەوەی خەڵکە لە ڕێگەی پەروەردە و ئەمە تاک دروست دەکات گێل نەرە و جملە دیارەیە کە دەڵێ باشترین کارگە کە مۆدێرنەیە نابێت یاراوە کارگەی دروستکردنی ئینسانەکانە مەبەستیشی لە چییە لەمە جیهازی پەروەردەیە لە ناو دەوڵەتە ئەو جیهازە گەورەی کە ئەم تاکانە دروست دەکات ئەم دروستکردنە فکرەی دروستکردنە تەبان لەکوێوە هاتووە لەوە هاتووە کە ئینسان وەکو وتمان لە سەردەمی مۆدێرنە بە بۆنەی دروستبوونی زانستی مۆدێرنەوە ئامراز گۆڕا بە ئامێر
فەرقی ئامراز لە کۆمەلگای کوشتتوکاڵیا لەگەڵ ئامێر لە کۆمەلگای پیشەسازیە پێشتیش باسم کردووە ئەوەیە کە ئامراز ئەو سیستەمی کارکردنە لە ناویانێ لە لای کەسەکەیە کە کاری پێدەکە لە لای بکەری کارەکەی فەرزان کەسێک بە داسێک دروێنە دەکا دەبێت نظامی کارکردنی داسەکە لە دەستی خۆیان بێوەنا لە داسەکان نییە دەبێت بزانێ داسەکە چۆن دەوەشێنێ بۆ ئەمەی پێ ببرێت و ئەم زانینە ئەم شێوەدانە با جوڵەی داسەکە ئەوە لەکوێیە لە دەستی منایە لە من فێری بووم لەناو منە چێنراوە نەک لەناو ئەوە ئەوانەی کە سیستەمەکەیان لە دەرەوەی من ناوم ناون ئامراز و ئامێرم بەم شێوەیە جا کردوێتەوە ئامرازەوەیە کە سیستەمی کارکردنەکەی لەناو بکەرەکەیە ئەوەی کارپێکەرەکەیەتی بەڵام ئامێر ئەوەیە کە سیستەمی کارکردنەکەی لەناو خۆیەتی و ئەو وەسایلە تەکنۆلۆژیایانی کە هەن هەمووی ئێمە بەکاریدێنین هەمووی سیستەمی کارکردنەکەی لەناو خۆیەتی بەڵام سیستەمی بەگەڕخستنەکە سیستەم نییە هەر هینەکە یاعازەکە ئێمە دەیدەین ئەو پلاکە پێ دەکەین و تەواو ئەمە سیستەمی کارکردنەکە نین ئەم پلاکە پێ دەکەین یانی چی ینی سیستەمی کارکردنەکە لەناو ئامێرەکە دەکەوێتە ئیش دەشتوانین سیستەمەکە ڕاگرین ینی ئەمە ڕاگرتن و کار خستنە ئیشی سیستەمەکەی تۆ سیارەیەک ئۆتۆمبیلێک دێ بە ئیشی دەخەی ینی دەخەیتە ئیش نەک کاری پێ دەکەیت تۆ سیستەم بە سیستەمی ناو سیارەکە تۆ بەو سیستەمە کار بە سیارەکە ناکەی سیستەمەکە خراوەتە ناو مادەکەەوە لەبەرەوە لە دروستکردنی ئامێرە ئەمەیە سەردەمی مۆدێرن جا دەکاتەوە لە هەموو سەردەمەکانی تر تاوان بەوەی ئەم جیاکردنەوەیەوە کە سیستەم خراوەتە ناو مادە بیریشتەوە کراوەتەوە کە ئینسانی مۆدێرنش دەبێت دروستبێەوە ئەم ئینسانە دەبێت جیا بێت لە هەموو ئینسانەکانی بەر لە خۆی تامان ئەمە بیرکردنەوەیە لە ڕێگەی ئامێرەکانەوە لە مرۆڤیش تامان مارکسیزمیشە ئەم جۆرە لایەنی هەیە چونکە بەپێ مارکسیزم ئەویش هەر عینی شت ئامێرەکان نظامی کارکردنی ئامێرەکان ینی لای ئەوان بنیەی تەحتیکە وەسایلی ئینتاجە تەحدیدی بنیەی فۆقی دەکات کە بیرروباوەڕ و اعتقاداتی ناو کۆمەلگایەوە کارسوکەوتی پێ دەکەیت ینی ئەم دیاری دەکەن بۆیە فەرزان ئەگەر ئەو ئامرازانەی کە دروست بوون هی سەردەمێ لە سەردەمێ دێنە ئاراوە یەکسەر لەگەڵ ئامرازەکانی شاچی دەگۆڕێ بیرکردنەوە دەگۆڕێ لای ئەوان تەبەن ئەو سەقافەتە دەگۆڕێ کە هەیە تەبەن ئەمە بۆ کولتوری پیشەیی دروستە چونکە لەگەڵ ئامێرا کولتوری پیشەیی دەگۆڕێ فەرزان تو ئەو کولتورێکە هەتا کولتوری پیشەیی لە کۆمەلگای کوشتتوکاڵیا بۆ تێربوونی بەکارهێنانی داسێک و خاکە نازێک و پاچێک و گاجووتێک و هەر شتێکی تر لەمانە نە ئەوە ئەمانە ئامێرن ئەم کولتورە کە بۆ ئامێر هەیە کە لە ناو تاکەکان هەیە نەوە بەنەوە دەگوێزێتەوە ئەمە جیاوازە لەو کولتورەی کە لە کۆمەلگای پیشەسازیە دروست دەبێت ئەو کولتورەی کە تۆ پێویستە بۆ ئەوەی کۆمپیوتەرە بەکاربێنی ئەو کولتورێکی جیاوازە لەو کولتورەی کە تۆ پێویستە بۆ ئەوەی هێنێک بەکاربێنی ئەمە هەر لەبەرەوەشە لە ناو خوێندنا تۆ ڕاضیات بیرکاریت دەبێت دەبێت هەموو کەسە بیرکاری فێر بێ بۆچی بیرکاری ڕەبتی بەم ئامێرانەوە هەیە فیزیا ڕەبتی بەمانەوە هەیە تۆ کەوتیتە ناو کۆمەڵی ئامێر زمانێکت پێویستە دەبێت و زمانی و ئامێرانی بزانی لەبەرەوە فعلەن پەروەردەی پیشەیی گۆڕانی بەسەرانی بەڵام پەروەردەی ئاکاری ئەمە شتێکی ترە پەروەردەی هونەری شتێکی ترە ئەمانەش تەوان کاریگەری دروست دەبێت بەڵام ئەم کاریگەریە ئەوە نییە کە شتەکە ڕیشە کێش بکە بەعکسەوە لە ڕێگەی هونەر و ئەدەبیات و ئەوانەوە ئەوەی کە سروشتی و کولتورە سروشتەکەیە جارێکی تر دێتەوە ناوە و سرودەکانن گۆرانیەکانن ئاینە کۆمەڵە شتی ترە لەمانە ئەمانە خۆیان دەگونجێن لەگەڵ سەردەمەکە بەڵام بە ڕیشەکانی خۆیانەوە دێنە ناو پرۆسەکەەوە لەبەرەوە کە ئەم سەردەمە دروست دەبێت دروستکردنی ئامێرەکان و چاندنی سیستەم ئەو فکرێش دروست دەبێت چۆن ئەم پرۆسەیەش لەسەر ئینسانەکان ئەنجام بدەین ئەو کاتێک کە ئەم بیرمان واکردەوە یانی چی یانی ئێمە ئینسانەکانمان بە مادەیەکی خاوزانین هەر وەکو ئاسن و مەعادینی تر کە ئێمە چی لێ دروست دەکەین ئامێری لێ دروست دەکەین
مادام ئاوایە کەواتە دەتوانین چی بکەین سیستەمیش بخێنە ناو ئەو کە سیستەممان خستە ناو ئەو بەڕێک و پێکی چۆن ئامێرە گیش دەکا ئەمیش ئاوا ئیش دەکا کە ئەو نخبەی سیستەمەکە دەخاتە ناوی و ئەو نخبەی کە دواتر حکم دەکا یعنی نخبەی سەقافی و نخبەی سیاسی دەتوانین بە ئاسانی چی بکەن حکمی ئەو خەڵکە بکەن کە بەم پرۆسە ئاڕۆشتووە بۆچی چونکە بەرنامەکە لای خۆیان وان بەرنامە خراوەتە ناوی وەکو چۆن ئۆتۆمبیل لەگەر ئامێرێک بەرنامەکەی لای خۆتە بە حکمیەوەی بەرنامەکەی لای خۆتە لەژێر کۆنتۆلی تۆ دەرناچێت ئەمەش تەمان زۆرێکە لە ئەم نظامە بۆ تێرکردنی مۆزوعی کۆنتڕۆلکردن لەلایەن دەسەڵاتەوە دووزوە بە شکلێکی نەرم نەک بە شکلی هێز کە جاران لە ڕێگەی هێزەوە ئەم ملکەشکردنە دروست دەکرا بەڵام ئێستا لە ڕێگەی پەروەردەوە یعنی هەر لە سەرەتاوە تۆ اختیار نامێنی هەر لە منداڵی کە تۆ دارای اختیارنی اختیار بکەی هەر لە منداڵیەوە دەخرێتە مەکتەب و ئەوە لەناو تا دەچێنێ ئیتر تۆ دەکەویتە ناو ئەو عالەمە بەسەوە دەبینی هەز ناکەی توانای اختیارکردنی شتێکی تر دەی لەبەرەوە لێرە چۆن لەناو کۆمەلگایەکی خێڵێکی یا هەر عینی شت ئەو کولتورە خێڵەکیە کەسەکە وەردەگرێ ئیتر دنیا لە چوارچێوەی ئەو کولتورا دەبینی هەموو گردون لە چوارچێوەی ئەوە دەبینێ کە پێی پەروەردەکراوە لەبەرەوە اختیاری چی نییە اختیاری ئەوەی نییە کە ناتوانێت اختیاری شتێکی تر بکە جیانێکی تر بکە بەم شێوەیە هەر لە منداڵیەوە کە اختیار نییە ئەمە دەخرێنێت ناو کولتورەوە و دروست دەکرێن بەم شێوازە بەڵام چۆنە تەبانە وەسایلانەی کولتوریانەی کە هەن هەمووی لە کولتورە سروشتەکە وەرگیرا فەرەزانە و زمانەی کە ئەو دەکاتە زمانێکی ستاندارد دەکاتە زمانی نووسین و خوێندن ئەو زمانە لە زمانە سروشتەکەەوە قسەکردنەوە وەرگیرا ینی کولتورە سروشتەکەی بەڵام بە پرۆسەیەکە براوە ڕێوەسمی بۆ دانراوە منەظەم کراوە مراقەبەی بۆ دانراوە کە دەبێت خەڵک بەو زمانە قسە بکە بۆ شێوازە بەکاری بێنێ ئەلێرەوە کراوە بەچی لە خەڵک سێنراوەتەوە خراوەتە دەستی نخبەیەک لە ناو دەوڵەتە کە دەسەڵاتدارن بەسەر زمانە بەکارهێنانی زمانە یاساکانی بەکارهێنانی زمان دەبێتەوە لە لێیلا نەدەی تامان لەکوێ لە ناو کۆمەلگای پیشەسازیان نابێت لە لێیلادی یا لە ناو کۆمەلگا ڕسمیەکە بۆ نمونە تۆ ناتوانانی عریزەیەک بنووسی بەو لەهجەیە کە هەتە ئەم عریزەیە وەرناگیرێ دەبێت و عریزەیە بەو لەهجەیە بەو زمانە بنووسەکە و لە ناو حکومەتە ڕەوایەتی پێدراوە قەوانینی بۆ دانراوە ناتوانانی لە ناو پرۆسەی خوێندنا بەحسێک بە لەهجە بنووسی دەبێت بەو قانونانە بینویستان تەنانەت ناتوانانی لەو زانکۆیانەی کە زۆر متەمن بە مۆزوعە ناتوانانی لە هەر لە خۆتەوە وشە بەکاربێنی ینی وشەکان مڕادفەن نابێ هەموو یەکێکیان دەبێت بەکاربێنی ئەو یەکەش قەرار دراوە کە ئەو یەکە دەبێت بەکاربێنی ئەویان نابێت بەکاربێنی مرادفەیە لە زمانە کۆمەلە وشایە هەمویان دەکرێت بۆ شتە بەکاریان بینی تاند ئەوەشی تهدید کردووە تۆ لە بەحسەکەتان نابێ وشەیە بەکاربێنی ئەبێ ئەوەیان لەوێ بەکاربێنی ئەوە بەکار نایە ینی چی ینی دەسەڵات و چاودێریەکەیە و ئەگەر بێت و تۆ بەکاری بێنی عقوبەت دەدا ینی دایمە چاودێری و سزایەک لە بەردەم ئەم تاکایە بەم شێوە تاکەکان کۆنتڕۆل دەکرێن لە ناو کۆمەلگا پیشەسازیان تەبەن ئەمە ئەم بنەمایە وەکو وتمان وا سەیری مرۆڤ دەکە کە مادەیەکە ئەم مادە دەکرێت ئێمە بیکەینە ئامراز ئامێرێکی لێ دروستکەی وە کۆی ئامێرەکانیش پێکەوە پەیوەندیان لە نێوانە ڕێکخەین بەو کولتورە مشتەرەکەی کە دەخێنە ناو مشکە ئەو کاتە کۆمەلگایەکی تازەمان بۆ دروست دەبێت تەمان بەم کۆمەلگایە دەوێت کۆمەلگای مۆدێرن ئەگەر کۆمەلگایە بۆ پرۆسا نەپەڕی بێت ئەوە چی نییە کۆمەلگایەکی مۆدێرن نییە کۆمەلگای مۆدێرن ئەم کۆمەلگایە کە ئەم زەبط و ڕەبط و مراقەبە و معاقەبەیەی تێ کۆمەلگایە کە ئاوانە بێ بۆ چوونیەکردنانە ڕۆشت بێ ئەوە کۆمەلگای مۆدێرن نییە یعنی کۆمەلگای مۆدێرن لەم ڕواگەوە لە ڕاستیە ئەوە نییە کە تۆ وەسایلی مۆدێرن بەکاربێنی ئەمانە نییە ئەوەیە کە وەسائلی مۆدێرن حەسەبە کولتورێکی چوون یەکراوی پەروەردەیی بەکاربێنی حەسەبە عرفێکی تایبەت کە دروست کراوە بەڵام بە شکلێکی ڕسمی و بە شکلێکی نووسراو فێری خەڵکەکە دەکرێت لە خەڵکەکە دەچێندێ و ئەو تاکانەی پێ دروست دەکرێت و ئەمە لێرەوە ئەو کۆمەلگایە دروست دەبێت وەکو وتمان ئەم کۆمەلگایە هەروە بە ئاسانی ئەم پرۆسەیە سەر ناگرێت لەناو گروپە سروشتیەکانە ئێتنیکیەکانەوانەیە کە لەناو حدودێکی سیاسیان هەرقەلەی گەورە دروست دەبێت لە بەردەم ئەم پرۆسە
باشە عەرقەلەیە لەکوێوە دروست دەبێت؟ ئایا ئەوەی عەرقەلە دروست دەکات بۆ ئەمە دەبێتە بەربەز لە بەردەمان چوون یەکردنا ئەو هێزی بەرگریەی کە لەناو ئەم کائینا هەیە کە ئەم هێزە دروستکەرە وای دەبینێ کە مادەیەکە و دەتوانێت ئەمەی تا بچێنە کۆنتۆلیکە کاتێککە مقاومەیەکەیە لەگەڵەوەش ئەمە وەردەگرێ و مقاومەشە بەرگریەکی ژەیە لە ناوێ ئەو بەرگریە چی دەیکە و ئەم بەرگریە چییە؟ طبعا ئەم فکرەیە کە ئەم بیرکردنەوەی هەیەی بۆ دروستکردنی ئەم کۆمەلگایە لە هین دەچێت لە حکایەتەکەی تەورات دەچێت دروستکردنی برجی بابل لە برجی بابلە تاوان برجی بابل حکایەتێکە شتێکی سەیرە من کە کتێبەکەی گەلنەر چاپە عەرەبیەکەی ئەو برجەی بابلیان بەسەرداناوە بەڵام بەبێ ئەوەی تابانێکی شارەتێکیش بە برجی بابل هەبێت یانە ئەو کەسەی دایناوە نازانم لەکوێوە دایناوە بەڵام لە ڕاستیان ڕەبتەکەیە لە بینی حکایەتی برجی بابل لەکە لە تەوراتە هەیە لەگەڵم ئەمەی کە ئەم فکرەی کە ئێستا هەیە ئەم دروستکردنی یەک زمان و لە کۆمەلگای پیشەسازی ئەم پرۆسەی یەکبوونە بە یەککردن حکایەتەکە وا دەڵێ کە لە سەرەتا یەک میلەت هەبوو یەک زمانیان هەبوو ئەمانە هەوڵیاندا لە شارەکەی خۆیان برجێکی گەورە دروستکەن شارێ دروستکەن و برجێکی گەورەی تیا دروستکەن تاوەکو ئەگەر لە شارەکە دوورکەوتنەوە بگەڕێنەوە بتوانن بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەوە و دایمە پێکەوە بن و لە یەکتر نەپشێن لە تەوراتە هەر نەسەن ئەوە باز دەکات دەڵێ کاتێک خوا سەیری ئەمانەی کرد کە ئاوا یەکیان گرتووە و ئەم هەموو ئیشانە دەکەن هەستی کرد ئەمانە ئەگەر هەر ئاوا بڕوا ئێتر زۆر شتی تریش دەکەن شتانێک دەکەن کە ئیتر وەکو بڵێ لە حدودی خۆیان بەدەن هەڵێ لەبەرەوە بڕیاریدا هین بخاتە بە عەرەبی پێ دەڵێن بەلبەلە بخاتە ناو زمانەکەیان ینی بۆ معنایە زمانەکە تێکەڵ و پێکەڵکە وایان لێ بکات بیکاتە کۆمەڵە زمانی جیاجیا و ئیتر کەس لە کەس تێنەگا تەمان ئەڵێ ئەوانە خەوتن بۆ سبەینی ئەڵسانەوە خەریکی دروستکردنی برجەکە بوو بۆ سبەینی ئەڵسانەوە هەر گروپە بە زمانی قسەی دەکرد لەبەرەوە کەسیان لە کەسیان تێ نەدەگەیشت ئەمە وای کرد هەر یەکەیان بەلایەکا بڕوە لێرەوە جیاوازی زمانەکان دروست تاوان جیاوازی زمانەکان لە تەوراتە نەفرەتێکی خواییە لە مرۆڤ حەسەبەوەی لە تەوراتە هەیە بەڵام لە هینا لە قورئانە ئەمە پێچەوانەیە وەکو جیاوازی زمانەکان زۆرێکی تر سێرکراوە ینی شتێکی باشە ئیجابی سێرکراوە بە شتێکی ئەوەی کە سروشتیە سێرکراوە ینی دەبێ ئینسان هەر دەبێ وابێت بەڵام لە تەوراتە تەمان بە نەفرەت ئەمە وەکو نەفرەتێکە کە تووشی ئینسان بوو ئێتەمە خەونێکە کە دەبێ بێتە دیجارێکی تر کە زمانەکان بکرێنەوە بە یەک ینی ئەمەی کە سێری دەکەیم بە یەککردنی کۆمەلگا و دروستکردنی کۆمەلگای گیان لەم خەونە تەوراتیە دەچێت کە وەرن با پێکەوە کۆب بینەوە و برجێک دروستکەین و بۆ ئەوەی بەهێز بین ینی منطقی هێست لۆجیکی هێست تاوان لۆجیکی هێست لۆجیکێکی مادیە و ئەوەی کە شتەکان دەکاتەوە بە یەک مادەیە و مادە خۆی یەکە ئەوەی کە مادە جیا دەکاتەوە شێوەیە ئایدیاڵەکانە کە دەدێ بە مادە ئێمە لە ڕێگەی ئایدیاڵەوە ئاسنێ کە خۆیەتی یەکە دەیکەین بە کۆمەڵەشتی جیاواز ینی ئایدیاڵەکان چی دەکەن جیاوازی دروست دەکەن لە ناو مادە تەمان لێرەوە دەتوانین بڵێن ئەم فکرە بە تەواوەتی فکرەیەکی مادیە مادە خوازە و هێز خوازە یەکبوونی دەوێت بۆچی چونکە یەکبوون هێزە ئەمە و فکرەیەکە یەکەم جار گەستە کەسە باوە بە ناوی نەتەوە و بنەوەی کۆمەلگای مۆدێرنەوە ئەمە یەکێکات لەو فکرانەی کە بە بنەمای دروستبوونی نەتەوەی دەزانن و بە پێم فکرە نەتەوە شتێک نییە خۆی بە سروشتی هەبوو بێت و لەناو خەڵکا بە شکلێکی تەبیعی وەکو زمانەکان چۆن بە تەبیعی پیا دەبن ئەویش بە تەبیعی پیا ببێ
نەتەوە دروست دەکرێت یعنی فکرەی کۆمەڵی خەڵکە بەرنامەی بۆ دادەنێن و جێبەجێ دەکەن نەک فکرەیەکە بە شێوەیەکی سروشتی و لە پەرەسەندنی هوشیاری مرۆڤەکانە دێتە ئاراوە فکرەیەکە ئیتر مرۆڤ خۆی بە عەقڵ پێی دەگا بگاتەوە فکرەیەکە خیال بەس نییە بۆ ئەوەی من وەکو ئینسان هەبم دەبێت شتێکی تر هەبێت لە خێڵ زیاتر تاوەکو وەزیفەی ئینسانی خۆمی تیا جێبەجێ بکەم یعنی کۆمەلگایەکی تر هەبێت زەمینەم بۆ ساسکە تا ئەو کۆمەڵێ جۆری تر لە توانە لە منا بێتە دەرێ کە پەیوەندی خێڵەکیەکان ناتوانن ئەو توانایان فعالکەن کاتێک ئەم توانایانە هەست پێ دەکرێت و دەرک پێ دەکرێت و دەدۆزێنەوە و ئینسان وشیاریان پێ دەکا ئینسانەکانی کۆمەلگایەکی خێڵەکی وشیاری پێ دەکەن ئەو کاتە مەیل بۆ کۆمەلگایەکی تر دروست دەبێت کۆمەلگایەکە ئەساسەکەی شتێکی ترەکە خوێن و عەسەبیەت وانە نیە و فکرەی نەتەوە لێرەوە دەبێت بە شکلێکی سروشتی بۆی پەرەسەندنی هوشیاری و بیرکردنەوە بێتە ئاراوە طبعا لای ئەمان فکرەی نەتەوە دووزبوونی کۆمەلگا و ئامێرەکان دووسی دەکات یعنی شتێکی دەرەکیە و دواترە نوخبەیە وەری دەگرێ و ئیشی لەسەر دەکات و دووسی دەکات و لەبەرەوە دائیما ئینسان بە شتێکی سەلبی بینراوە کایەنێکی سەلبی کە تۆ دەتوانی ئەم بەرنامە ڕێژی بدە ینی بەرنامە بخەیتە ناوی و ئەویش وەری گرێت وەکو خۆی جێبەجێکە ئەم بیرکردنەوەیەکی زۆر نائینسانانەیە لە ئینسان یعنی بیرکردنەوەیەکی تەواو مادیە لە ئینسان ئەمە طبعا یەکێکە لەو تیۆرانەی کە لە تیۆرەکانی نەتەوە خوازیە نەک نەتەوە تیۆرەکانی ناسیۆنالیزم کە تعریفی نەتەوە بەم شکڵە کراوە بنماکەی بەم شێوەیە دیاریکراوە بەڵام ئەو مقاومەی کە لە لێرە هەیە ئەو مقاومەی کە لە حکایەتەکەی تەوراتە هەیە کە وا دانراوە کە خوا تووڕە بووە چون کاسی کردووەمانە دەسەڵات پێیا دەکەن لەوانەیە ڕۆژی ئەنکلاوی بەسەر بکەن وای کردووە کە هێن بخاتە نێوان زمانەکانیان ئەوە زمانەکەیان هین کات شێوا بکە پشێوی بخاتە ناو زمانەکەیان و سبەینەکە لە خەواڵسان هەر یەکە زمانێکی هەبێ لە ڕاستیە ئەم هێزی بەرگریە سروشتە ئەوەی کە جیاوازی زمانەکان دروست دەکات سروشتە سروشتی ئەو سروشتە جیاوازەی کە گروپە مرۆیە جیاجیاکان هەیەە و شکل و شێوەی جیاجیایان بۆ مرۆڤانە داوە و هونەر و کولتوری جیاوازی بۆ گروپە داوە ئەمانە هەمووی سەرچاوەکەیان سەرچاوەیەکی سروشتیە و ئەم سەرچاوە سروشتیە شێوە دەدا باڵس و کەوت و هەر شتێکی مرۆڤ کە هەیە شێوازەکانی شتەکانی پێدەدا نەک فرمان بە شتەکان ینی شێوازی کارکردنەکەی پێدەدا نەریتەکانی پێدەدا فەرەزەن من بیر دەکەمەوە دەبێت بە نەریتە بیرکەمەوە نەریتێک نەبێ من ناتوانم بیرکەمەوە ینی بیرکردنەوە شتێکە دەبێت بە پێی نزانێک بێت من نەریتێ پێڕەوێ بێت من گۆرانی دەڵێم دەبێت بە پێی پێڕەوێ گۆرانی بێت دەبێت بە پێی شێوازە بێت مۆسیقا دەژەنە مەر عینی شت هەسوو کەوتێکی کۆمەڵایەتی دەکەم دەبێت بە پێی نەریتێ بیکەم ئەم نەریتانە لەکوێوە هاتوون و ئەم نەریتانە چی ئەی سروشت ڕۆڵێکی هەیە لە مۆزوعی نەتەوە ئایا دەتوانین بڵێن سروشت بنەماینەتەوە سروشتە کە دەڵێن سروشت مەبەستمان چییە ئایا سروشت مەبەستمان سروشتی دەرەکیە ئەنی تەبیعەت یا سروشتی مرۆییە ئەو سروشتێک کە مرۆڤەیەتی چونکە عادەتەن وشەی سروشت ئێمە بە معنای جۆراوجۆر بەکاردێنین فەرزەن کاتێک کە بە ئێمە دەوترێت سروشت ئێمەوە تەسەڕ دەکەین باخ و باخات و شاخ و داخ و ئەمانەیە ینی ژینگەی سروشتێ بەڵام سروشت بە معنایەکی تر تەبعی ئینسان و تەبعی هەیەتی ئەو تەبعی هەر مرۆڤێکەیەتی ئەو سروشتەی کە هەیەتی دەڵێن سروشتی وایە کە ئاوا بێت سروشت بەم معنایە شتێکە و تەمەن بە معنای ژینگەی سروشتی شتێکی تر تەسەورێکەیە پێی وایە ژینگەی سروشتی فکرەی ینی نەتەوە دروست دەکا و ئەمە دروست دەکا ئەمە تەمەن فکرەی ڕۆسۆیە ئەم فکرەیە نزیکە لە فکرەکەی ئەو فکرە باوەی کە هەیە بەڵام فەرقەکەی ئەوەیە ئەم دەڵێ سەرچاوەکە سروشتە لەوێەوە نزیکەکە پێی وایە ئەمیش لە دەرەوە ئەم شتە وەردەگیرێت فەرزەن ئەگەر بیئەکەت سەحراوی بوو ئەوە زمانەکەشت سەحراویە ئەگەر نەڕۆسۆیە
مونتسكۆش احتمالەیە ڕێی وابێ بەڵام ئەوە ڕۆسۆیە ڕۆسۆ لە کتێبەکەی بە ناوی محاولة في أصل اللغات هەوڵێک بۆ ڕیشە دۆزینەوەی ڕیشەی زمانەکە ئەسلی زمانەکان لەوێ باسیەوە دەکات دەڵێ ناوچە ساردەکان زمانەکانیان ساردە ناوچە گەرمەکان زمانەکانیان گەرم یعنی باسی ئەوە کاریگەری ژینگەی سروشتی دەکات لەسەر کولتوری مرۆیی مۆنتسکۆ شەڕەویش فەڕەنسیەوە ڕەوانە هێنن لە احتمالەوە مۆنتسکۆم بەداخەوە نەمبینیوە بەس دیارە ئەویش هەر دەبێ وا بڵێت تقریبان فەڕەنسیەکان لە شوێنەکەەوە جۆرە لە هینیان تایە ینی سروشت ویستیە خوازیان تایە ڕۆسۆمە دەڵێ ئیتر دواتر دوای و مۆنتسکۆش دەڵێ لەوانەیە من نەخوێندێتەوە دیارە ئەوی شوا دەڵێ ئەمە ژینگەی سروشتی ئەم ژینگەی سروشتە تەوان تەسەورێکە دەیەوێت هەردوو لاکە تێکەڵکە بنەما سروشتەکە و بنەما مادیەکەش لەوێوە کە پێی وایە بیئەکە تحدیدی کولتورە ئینسانیەکە دەکا و وا دەکا کە ئەم زمانە ئاوا بێ و زمانەکە تحدید دەکا ئەوە یانی چی ینی لە دەرەوە شتەکە دێت لەسەر ناو ئینسانەکە تەبع دەبێت یعنی بۆ نمونە ئەگەر کۆمەڵە ئینسانمان لە بیئەیەکی ساردەوە گواستەوە بۆ بیئەیەکی گەرم ئەوە ئەو نەریتە کۆمەڵایەتەیە کە کۆبوونەوە کردنەوەی پێ دووز دەبێت ئەوە لە چی وەردەگرێت لە بیا ساردەکە وەری دەگرێت یعنی ئەمە علاقەی نییە بە ئینسانەکانەوە تەبیعەتی ئینسانەکان علاقەی بە چیەوە هەیە بە ژینگە سروشتەکەەوە هەیە کە بە ژینگە سروشتەکەەوە هەبێ ئەوی تریژە ژینگەیە بەڵام ژینگەکە سروشتی نییە یعنی چی ینی لە دەرەوە ئەم شتە دەچێندێ لە دەرەوە دێتە ناو تاکەکان لە دەرەوە دێتە ناو تاکەکان حکمی تاکەکان دەکات لەگەڵ توێرە دووستەیەکە تەمان لێرا یەک دەگرێتەوە لەبەرەوەش باسی سروشتی کردووە ئەم بە ناوی سروشتەوە خەریکی دروستکردنە لە ڕاستیان بەڵام چێ بە ناوی سروشتەوە ئەمیشە دەکات بەڵام تەسەورێکی تر هەیە پێی وایە سروشتی ئەمە دەگەرێتەوە بۆ لایەنی جینات و بایۆلۆژی و سروشتی مرۆڤ و لە باشترین حاڵەتە گۆستاف لۆبۆن ینی لە ئەم تیۆرە کە ئەسڵینەتەوە سروشتە و تەنزیری دەکا ئەو پێی وایە ئەم کولتورەی کە لەناو خێڵونەتەوە بڵاو دەبێتەوە ئەمە نەوە بەنەوە دەگوازێتەوە بە شکلێکی بۆ ماوەیی وەکو چۆن ڕنگ و شکل و ڕوخساری ئەو نەتەوەیە ینی سیفەتە بایۆلۆجیەکان چۆن لە ڕێگەی بۆ ماوەوە دەگوازێنەوە سیفەتە سایکۆلۆژیەکانیش لە ڕێگەی بۆ ماوەوە دەگوازێنەوە و ئەمانەش گواستنەوەیەکی بۆ ماوەییان هەیە و ئەمە ڕەبتی بە جینات و تەبیعەتی مرۆڤەکانەوە هەیە